سڵاو بینەرانی عزیزی تلویزیۆنی کۆمەڵە لەگەڵتانین بۆ گەشتی هەواڵەکانی ڕۆژی جومعە ئێستاش سەردێڕی گرنگترین هەواڵەکان گیان لە دەستدانی کۆڵبەرێک بە تەقەی هێزەکانی ڕژیم گیان لە دەستدانی چالاکێکی کوردی یارسان بە تەقەی هێزەکانی ئیدارەی ئیتلاعات دەست بەسەرکرانی هاوڵاتیەکی خەڵکی شاری مەهاباد هێرش بۆ سەر پارێزەرێک لە شاری قوروە و مەترسی بەرزبوونەوەی ڕێژەی توندوتیژی دژ بە پارێزەران و بەردەوامی دەست بەسەرکران و ناڕوونی چارەنووسی دوو بەندکراویژن لە پیرانشار و ورمێ. درێژەی هەواڵەکان گیان لە دەستدانی کۆڵبەرێک بە تەقەی هێزەکانی ڕژیم بە پێی دوای زانیاریەکان کۆڵبەرێکی کورد و خەڵکی شاری سەردەشت بە تەقەی هێزەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی لە ناوچە سنووریەکانی بەردەستپی سەردەشت گیانی لەدەستدا. ئەو هاوڵاتیە بە ناوی یوسف مامپور ڕۆژی چوارشەمە 28 گەلاوێژ 1405 تاوی هاوکار لەگەڵ گروپێکی دیکە لە کۆڵبەران لەلایەن هێزەکانی پاسەوانی سنووری ڕژیمەوە درایە بەردەستڕێژی گولە و دەستبەجێ گیانی لەدەستداوە. شایانی باسە کە تەرمی ناوبرا و هێشتا لەلایەن ناوەندە حکوومیەکانەوە ڕادەستی بنەماڵەکەی نەکراوە. گیان لە دەستدانی چالاکێکی کوردی یارسان بە تەقەی هێزەکانی ئیدارەی ئیتلاعات بە پێی راپۆرتەکان چالاکێکی کوردی یارسان و خەڵکی شاری کرماشان بە تەقەی هێزەکانی ئیدارەی ئیتلاعاتی ڕژیم گیانی لەدەستداوە. ئەو هاوڵاتیە بە ناوی پوریا نادری سەرەتا لە ڕەوتی شۆڕشی ژنجیان ئازادی لەلایەن هێزانیەکانی ڕژیمی کۆماری ئیسلامیەوە هاوکار لەگەڵ دوو برای دیکەی دەست بەسەر و پاش 3 مانگ بەدانانی بارمتا بە شێوەیەکی کاتی ئازاد کرابوو. شایانی باسە کە ناوبرا وەڵامی هیچ یەک لە بانگێژنامەکانی ناوەندە قەزایەکانی ڕژیمی نەداوە و لەلایەن دەم و دەستگا ئەمنیەکانی کۆماری ئیسلامیەوە بەدوایەوە بوون. بۆ وتەی سەرچاوەکانی هەواڵ ئەو هاوڵاتیە ڕێکەوتی 29 گەلاوێژ پاش تێکەڵچوونێکی چەکداری لەگەڵ هێزانیەکانی کۆماری ئیسلامی بە تەقەی هێزەکانی ڕژیم گیانی لەدەستدا و هێشتا تەرمەکەی ڕادەستی بنەماڵەکەی نەکراوە. دەست بەسەرکرانی هاوڵاتیەکی خەڵکی شاری مەهاباد ڕۆژی سێشەمە 27 گەلاوێژ 1405 هەتاوی هاوڵاتیەکی خەڵکی شاری مەهاباد لەلایەن هێزانیەکانی کۆماری ئیسلامیەوە دەست بەسەر و ڕەوانەی شوێنێکی نادیارکراوە. ئەو هاوڵاتیە بە ناوی کەریم ڕەسووڵی بە هێرشی هێزەکانی ئیدارەی ئیتلاعات بۆ سەر ئەو هاوڵاتیە لە یەکێک لە شەقامەکانی شاری مەهاباد دەست بەسەر و ڕەوانەی گورتوورخانە ناوەندە ئەمنیەکان کراوە. شایانی باسە کە چاکاتی داڕشنی ئەم هەواڵە سەبارەت بە هۆکاری دەست بەسەرکران ئەو تۆمەتانێک کە خراوەتە پاڵی و هەروەها دۆخی تەندروستی ناوبرا و زانیاریەک لەبەردەستدانیە. هێرش بۆ سەر پارێزەرێک لە شاری قوروە و مەترسی بەرزبوونەوەی ڕێژەی توندوتیژی دژ بە پارێزەران. لا ڕۆژانی ڕابردوودا پارێزەرێکی خەڵکی شاری قوروە بە ناوی ئەمیر هوشەنگ هیدایەتی لەلایەن چەند کەسێکەوە هێرشکرایە سەری و بریندار بوو. سەندیکای پارێزەرانی کوردستان بە بڵاوکردنەوەی بەیاننامەیەک سەرەڕای ئیدانەی توندی ئەم کردەوە سەبارەت بە بەرزبوونەوەی ڕێژەی توندوتیژیەکان دژ بە پارێزەران لە کوردستان و ئێران هوشداری جددیانداوە و داوایان لە ناوەندە پەیوەندیدارەکانی ڕژیم کردووە کە بە شێوەیەکی دادپەروەرانە لەسەر ئەم تاوانە پێداچوونەوە بکەن و هێرشبەرانی ئەم دۆسیەیە سزا بدەن. لە درێژەی بەیاننامەکەدا جەخل لەسەر ئەوە کراوەتەوە کە دابینکردنی ئەمنیەتی پارێزەران لە ئێران لە ئەستۆی حکوومەتدایە و پێویستە ڕژیم زۆرترین گرنگی بەم بابەتە بدات. بەردەوامی دەست بەسەرکران و ناڕوونی چارەنووسی دوو بەندکراوی ژن لە پیرانشار و ورمێ بە پێی دوای زانیاریەکان دوو بەندکراوی ژن لە شارەکانی ورمێ و پیرانشار سەرەڕای تێپەڕبوونی چەندی ڕۆژ لە دەست بەسەرکرانیان هێشتا چارەنووسیان دیار نییە. ئەو دوو هاوڵاتیە بە ناوەکانی نازەنین حسەینپور و بەفرین ئەحمەد دۆش ڕێکەوتی 25 گەلاوێژ 1405 هەتاوی بە هێرشی هێزەکانی ئیدارەی ئیتلاعاتی ڕژیم بۆ سەرماڵەکانیان دەست بەسەر و ڕوانەی گورتوورخانە ناوەندە ئەمنیەکان کراون. شایانی باسە کە سەرەڕای بە دواداچوونی بنەماڵەکانیان لەسەر دۆخی تەندروستی و شوێنی ڕاگررتنیان تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە زانیاریەک لە بەردەستدانیە و لە مافی پەیوەندی لەگەڵ بنەماڵەکانیان پێبەشکراون. لە سێدارەدانی دوو بەندکراو لە زیندانەکانی ناوەندی شاری ئیلام ڕۆژی چوارشەمە 28 گەلاوێژ 1405 هەتاوی
دوو هاوڵاتی خەڵکی شاری ئیلام لە زیندانی ناوەندی ئەو شارە بە تۆمەتی تاوانە کۆمەڵایەتیەکان لە سێدارەدراون. ئەو دوو هاوڵاتیە بە ناوەکانی دونیا محەممەدی و خوداداد محەممەدی لە ساڵانی ڕابردوودا لەلایەن دەستگای قەزایی ڕژیمی کۆماری ئیسلامیەوە بە تۆمەتی کوشتنی بە ئەنقەز حکمی سێداریان بەسەردا سەپێنرا بوو لە ئەنجامدا ڕۆژی چوارشەممە لە سێدارەدران. شایانی باسا کە حکمی سێداری و دوو هاوڵاتیە بە شێوەیەکی نهێنی و بە بێئاگاداری بنەماڵەکانیان بەڕێوە چووە. مەترسی سەپاندنی حکمی قورسی قەزایی بەسەر 4 دەست بەسەرکراوی ڕەوتی ناڕەزایەتیەکانی مانگی بەفرانبار لە ساری. بەپێی دوایین زانیاریەکان 4 دەست بەسەرکراوی ڕەوتی ناڕەزایەتیەکانی مانگی بەفرانباری ساڵی ڕابردوو مەترسی سەپاندنی حکمی قورسی قەزاییان لەلایەن ناوەندە قەزاییەکانی ڕژیمەوە لەسەرە. ئەو 4 هاوڵاتیە لە بەناوەکانی مێهرشاد ئەحمەدی، ناسر باجان، دانیال نیگنەقش و ئەمیر حسێن پویان ڕێکەوتی 19 و 20 بەفرانباری 1405 هاوکار لەگەڵ بەرزبوونەوەی ئاستی ناڕەزایەتیەکانی خەڵک دژ بە ڕژیمی کۆماری ئیسلامی لە شارە جیاوازەکانی ئێران بە هێرشی هێزەکانی ئیدارەی ئیتلاعات بۆ سەر ماڵەکانیان دەست بەسەر و تاکاتی داڕشنی ئەم هەواڵە بە شێوەیەکی ناڕوون لە گورتوورخانەی ناوەندە ئەمنیەکان ڕاگیراون. بەپێی راپۆرتی گەیشتوو ئەمیر حسێن پویان بە تەنیا 3 ڕۆژ پاش دەست بەسەرکرانی ڤیدیۆیەکی دانپێدانانی زۆرەملەی لە کەناڵی هەواڵنێریەکانی ڕژیم بڵاو بووەوە کە تێیدا بەرپرسایەتی کوشتنی یەکێک لە هێزەکانی ڕژیمی لە ئەستۆ گرتۆ و هەروەها ئەو 3 هاوڵاتی دیکەش لە پەیوەندی لەگەڵ دۆسیەی ناوبراو دەست بەسەرکراون. کۆبوونەوەی کرێکارانی لەسەر کاردەرکراوی پێترۆشیمی ماشێر. لا ڕۆژانی ڕابردوودا کرێکارانی لەسەر کاردەرکراوی پێترۆشیمی ماشێر دژ بە وەدی نەهاتنی بەڵێنەکانی بەرپرسانی ئەو شرکەتە و هەروەها بایەغنەدانی بەرپرسانی ڕژیم بە دۆخی ژیانیان کۆبوونەوە. کرێکارانی ناڕازی ئاماژە بەوە دەکەن کە بەهۆی دەرکردنیان لە سەرکارەکانیان نەک تەنیا هێشتا چارەنووسی پیشەیەن دیار نییە، بەڵکو بەهۆی بەرزبوونەوەی ڕۆژانی نرخی هەڵاوساون و نەبوونی دەرفەتی کار لە دۆخێکی زۆر خراپی ئابووریدا دەژین. لە درێژەی کۆبوونەوەکەدا کرێکاران جەختیان لەسەر ئەوە کردوێتەوە کە بەرپرسانی ئەو شرکەتە پێشووتر بەڵێنیاندا بوو کە دەگەڕێنەوە سەرکارەکانیان، بەڵام سەرەڕای تێپەڕبوونی چەندین مانگ هێشتا دۆخی پیشەییان نادیارە. کۆبوونەوەی ناڕەزایەتی کارمەندانی نەخۆشخانەکانی زانکۆی زانستە پزیشکیەکانی نیشابوور. ڕۆژی ڕابردوو کارمەندانی شاغڵ لە نەخۆشخانەکانی زانکۆی زانستە پزیشکیەکانی نیشابوور دژ بە بایەغنەدانی بەرپرسانی پەیوەندیدار بە داخوازیەکانیان کۆبوونەوە. کرێکارانی ناڕازی بە وتنەوەی دروشم دژ بە بەرپرسانی ڕژیمی کۆماری ئیسلامی و هەروەها بەرزکردنەوەی پلاکارد ئاماژەیان بەوە کرد کە بەهۆی بایەغنەدانی بەرپرسانی ئەو زانکۆیە بە دۆخی ژیانی کارمەندان لە دۆخێکی زۆر خراپدا دەژین و خوازیاری بەرزکردنەوەی ئاستی هەقدەست بەپێی ڕێژەی هەڵاوسان و پێدانی هەقدەست و کاران دواخراوەکانیان و هەروەها کەمکردنەوەی ساعاتی کاری بوون. ناڕەزایەتی کرێکارانی شارەداری ئێرانشار. ڕۆژی پێنجشەممە 29 گەلاوێژ 1405 هەتاوی کرێکارانی شارەداری ئێرانشار دژ بە پێنەدانی هەقدەستە دواخراوەکانیان کۆبوونەوە. کرێکارانی ناڕازی لە کۆبوونەوەکەدا هاوکار لەگەڵ مانگرتن و دەستکێشانەوە لە کارەکانیان ئاماژەیان بەوە کردووە کە سەرەڕای چەندین جار کۆبوونەوە و ناڕەزایەتی دژ بە کەمتەرخەمی بەرپرسانی شارەداری و کۆماری ئیسلامی لە ئاست کرێکاران نەک تەنیا وەڵامی داخوازیەکان نەدراوەتەوە، بەڵکو لەلایەن حراسەتی شارەداریەوە بە مەبەستی کۆتایی هێنان بە ناڕەزایەتیەکانیان گوشارێکی زۆر خراوەتە سەریان. لە درێژەی کۆبوونەوەکەدا کرێکاران جەختیان لەسەر ئەوە کردوێتەوە کە تاکاتی وەدیهێنانی داخوازیەکانیان و هەروەها پەیدانی مافەڕەواکانیان درێژە بە ناڕەزایەتی و کۆبوونەوە دەدەن. گیان لە دەستدانی 4 کرێکار لە پارێزگای خوڕاسانی باکوور. بەپێی دوایین زانیاریەکان 4 کرێکار لە پارێزگای خوڕاسانی باکوور بەهۆی بایەغنەدانی بەرپرسانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە ئیمێنی شوێنی کاری کرێکاران تووشی ڕووداو بوون و گیانیان لەدەستدا. ئەو 4 کرێکارە کە هێشتا لەلایەن ناوەندە پەیوەندیدارەکانی ڕژیمەوە ناوەکانیان بۆ ڕایگشتی بڵاو نەکراوەتەوە کاتی هەڵکەندنی بیرێکی ئاو لە ناوچەی غوڵامانی سەر بە شارستانی ڕازوو چەرگەڵان تووشی ڕووداوی کار بوون و سەرەڕای هەموو هەوڵەکانی تیمەکانی فریاگوزاری خێرا گیانیان لەدەستداوە. شایانی باسە کە تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە سەبارەت بە هۆکاری ئەم ڕووداوە زانیاریەک لە بەردەستدانیە و لێکۆڵینەوەکان بەردەوامن. دوایین هەواڵ کوژرانی دوو ئەندامی سوپای پاسدارانی ڕژیم لە یەمەن.
بە پێی دوایین هەواڵەکان دوو ئەندامی سوپای پاسداران لە ئەنجامی هێرش و پێکدادانێک لە نێوان حوسیەکانی یەمەن و هێزەکانی حکوومەتی ناوەندی ئەو وڵاتەدا کوژران. سەرچاوە سەربازیەکانی حکوومەتی ناوەندی یەمەن ڕایانگەیاند کە لە ئەنجامی ئۆپراسیۆنێکی سەربازی هێزەکانیان دژ بە چەکدارانی سەر بە حوسیەکانی یەمەن و پاڵپشتانیان زیانێکی زۆر بەر حوسیەکانی یەمەن کەوتووە و لە ئەنجامدا دوو ئەندامی سوپای پاسدارانی کۆماری ئیسلامی چەکدارێکی خەڵکی عێراق و سەر بە سوپای پاسداران و هەروەها فەرماندەیەکی پلەبەرزی حوسیەکان کوژراون. بینەرانی خۆشەویست، هەواڵەکانمان پێشکەشکردن، کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.